زۆر باشە بەڕێزان ئێمە لەم ڕووماڵە بەردەوامین لە گەڵتان قسەی زیاتر و پرسی زیاتر سەبارەت بەم بودجە زەبەلاحەی عێراق و مەترسی دەستکاریکردنی بودجەکەش لەلایەن لێژنەی دارایی پەرلەمانی عێراق و مەترسیەکانی بۆ سەر هەرێمی کوردستان چییە؟ داخۆ بۆچی و ئامانج لێی چییە؟ بۆچی دەسەڵاتدارانی عێراق لەم کات و ساتەیە ئەم بابەتیان وروژاندووە؟ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سامان شاڵیش ڕۆڤەکاری سیاسی و ئابووری ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە کاک دکتۆر زۆر بەخێربی چاویشمان ڕوون گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان هیوادارین ئەم شەو هەم پرسیارەکانمان زۆر بەڕاشکاوانە بکەین و وەڵامەکانیشمان بەڕاشکاوانە دەستکەوێتەوە. بەڵام من پێشەوەی بێمە سەر پرسیارەکان بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەوتنی واژۆ کرد لە ناویشیان لەگەڵ هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتیش ڕێکەوتنێکی تا ڕادێک باش ئەنجام درا لەوەی کە هەم بودجە بە ئاسانی تێبپەڕێ و هیچ غەدرێ لە خەڵکی کوردستان نەکرێ و دواییش یاسای نەوت و گاز جێبەجێ بکرێ. بەڵام ئەوەی سەیرە دوو مانگە پرۆژەی بودجە چۆتە پەرلەمانی عێراقی کێشەیەکی نەبووە. بۆچی لە کاتی ئەیانەوێت دەنگدان لەسەری و بۆچی دەیانوێت گرفت ئێستا بۆ هەرێمی کوردستان دروست بکەن؟ پاشگەز بوونەتەوە لەو ڕێکەوتنی لەگەڵ هەرێمی کوردستان کردویانە؟ خۆی ئەمە ئەتوانی بە دوو لابیخێنیتەوە. لایەکیان ئەوەیە جەماعەتێک هەیە لەو برگەیە کە هەن لە زمانی ئیطارە ئەو دەستکەوتانەی کە ویستیانە دەستیان نەکەوتووە. باشە ئەیانوێ بەم نوعە ڕوژانە کە زەخت بخەنە سەر سوودانی کە بتوانێ ئەو شتانەی کە ئەوێ داوایەکە بووی بکەن. لە لایەکی کەشەوە هەیە لەوانەیە ئەیانوێ فەشەل بە سوودانی بێنن لەبەر ئەو شتانە. ئەوە دوو. سێهەمیش پاشەگەز بکەن بە شێوەیەک لەو پەیمانانەیە کەیانە لە کۆبوونەوەی یەکەمە پێشەوەی حکوومەتی سوودانی دروست ببێت و هەموو لایەنەکان بە کوردەکانەوە بە سونەکانەوە بە شیعەکان و ئیمزایان کردووە پاشەگەز بکەن. ئەمانە هەمووی خێنەوەی ئەوێت. چونکە ئەگەر ئیطاری تەنسیقی و ئەندامەکانی لە پەرلەمانە زۆرینەن لە ناو لەژنەی مالیە ئاگا لەمانە نییە؟ یعنی معقول لە ئەندامانی پەرلەمانی شیعە لە ناو لەژنەی مالیە بە قسەی خۆیانەکەن و ئیداری تەنسیقی ئاگای لێ نییە؟ کاک دکتۆر ئەمڕۆ سەرکردەیەکی حیزبی داوە بەبێن ناوهێران و سەرکردەیەکی ئیتاری تەنسیقی ئەمڕۆ تەسریحێکی داوە دەڵێ ئێمە یعنی مەبەستی ئیتاری تەنسیقیە دەڵێ ئێمە نە ئاگامان لە ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقا نە پەرلەمانیش ئاگای لێ. شتی وانە چۆن واڵێت؟ هیچ کوتلێک کاکە مە موبەررا دێنێتەوە بۆی خۆی دەکات بۆ حکوومەتی کوردی یعنی ها ئێمە لەگەڵ ئێوین و ئەمانە خۆیان تەسەڕوفەکەن. هیچ ئەندامێکی پەرلەمان لە هیچ لایەکانەوە لە بێلایەنەکانەوە قسمێکیان فقط قسمێکی بێلایەنەکان ناتوانن بە پرسی حیزبەکانیان هیچ بکەن. بۆچی ئەکەن ئێستا؟ کاکە چونکە پێ دەڵم باەک و دوو هەوایە لە بەردەمی تو هەشتەگەڵن لە پشتی شەو شتێکی کەکەن. ئەیانوێ پاشەکەس بن لەوانە یان ئەیانوێ زەختێکی زۆر بخەنە سەر سوودانی. ئەجین هیچ موبەررێ نییە چونکە خۆیان بە ئیعازە ڕۆن. ئیعازیان بۆ کردوون ئەیانەوێ لە دوای ئەوەی مەسەلەی نەوتەکە کە ڕادەستی حکوومەتی عێراق کرایەوە ئەزانن حکوومەتی ئەقلیمی کوردستان لاواز بکەن هەر چۆنێکیان بیانێ بتوانن لاوازی کەن هەر باشە بۆ ئەوان وەکو لیمۆ بووگوشن ئەخیر قەترەشت تیابێ هەر ئیسیفادەیەکی بۆ ئەوان تیابێ باشە. ئێمەش شکر زۆر سەربەرزین لە ناو خۆشمانە زیاتر یەکتری ئەگوشین نامە خۆمانەوێ تەبعەن چونکە خۆمان خۆخۆری خۆمانین. ئەوەش لە لایەکەوە لەمانە لەمەی خۆخۆری خۆمان و لەوانەی ئەو زەختەی ئەوان و زەختی ئیقلیمیش لەسەرمان ئەمە قیمە چی لێبێت؟ ئەمە قیمە چۆن خۆی بگرێت؟ کاگوتۆ بابێ لەسەر بودجەکە من دوایی دەگەڕێمەوە سەرمەلەی مەسەلەی مەترسیەکانی معاملەکردنی عێراق لەگەڵ پارێزگا بە پارێزگا لەگەڵ هەرێمی کوردستان دیاوایی دێمەوە سەر ئەوە. بەڵام دەمەوێت بێمە سەر برگەیەک لە ناو بودجە ئەگەر بە هەڵەدا نەچوو بم
سەرو 25 تریلیۆن دینار بۆ حەشدی شعبی تەرخان کراوە. هەرێمی کوردستان کە نزیکەی 7 ملیۆن کەسە بەوەی بۆی تەرخان کراوە ئەگەر لێبڕینەکانیشی نەبێ 16 تریلیۆن. خوێندنەوەتان بۆ قسەیە چییە؟ ینی بۆ ئەو 27 تریلیۆن نییە بۆ حەشدی شعبی. زیاتریشە؟ نا کەمە زۆر کەمتر لەوە. تقریبا حەشدی شعبی ئەوەی کە بۆی دانراوە 3 تریلیۆن و 743 ملیارە. باشە بەڵام لەمە 3 تریلیۆن و 3 تریلیۆن 468 هزار ملیاری تەرخان کراوە وەکو مەعاش. جا لێرە فلیمەکە ئەوەیە ئەمە وەزارەتی مالیە، ئەمە وەزیرەکانمانە، ئەمە طبعا وەزارەتی مالی ئێمە ئەم بودجەی بینی و پێش و موافقەت کراوە کە تۆ وەزارەتێک داوای لەکەی میزانیە. باشە کە داوا لە وەزارەتەکەی میزانیەکەتم بۆ بنێرە چیەکە؟ مۆزەفەکان ڕقەمە چەند عەدەدی مۆزەفت هەیە، مەعاشەکانیان چەنە، تەشغیلی چەنە ئەوەنەیە، ئیستیسمارت هەیە ئەوەنەیە، ئەیکەی بە بودجەیەک ئەینێری بە وەزارەتی مالیە، وەزارەتی مالیە خەنێتەوە. باشە حەشدی شعبی کوا عەدەدی مۆزەفەکانیان تا ئێستا دیار نییە، پارە دانراوە، ئەم جارە عەدەد نییە. بەڵام لە 22 وەزارەتی مالیە لە ملحەقی کاڵێ لە 1922 122 هزار مۆزەفیان هەیە، یعنی بڵێن لە حەشدا ئەندامیان هەیە. باشە 122 کە با بڵێن لە 22 تاوە بە لەم 6 مانگە با 30 هزاری کەشی بچێتە سەر ئەو 150 هزارێک. ئەو 150 هزارە کە دانراوە حەشت تۆ 3 تریلیۆن و ئەوەنە بۆ دانەوە. ئەگەر موازنەیەکەی بڵ 682 ئەبێ بۆم 682 مقارنە بکەی بەو 150 هزارە ئەبێ 5 تریلیۆن بۆ هەر بۆ مۆزەفی ئێمە دابڕێت. ئەوە دەمانهێنێتە سەر ئەو پرسە کاگلوتۆ پرسی تر زۆرە، با بێمەوە سەر ئەو پرسە من لەگەڵ میوانەکەشمان پێش جەنابەت هەمان پرسم وروژان و کۆیسا تۆ جۆشت لە پەیامنێری خۆمان بوو لە پەرلەمانەوە مەسەلەی تەعاملکردنی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان بچکۆلەکردنەوەی ئەوێ تەعامل بکە، ینی بیا بە بیانووی ئەوەی کە بە شێوەیەکی عادیلانە بودجە تەوزیع ناکرێت لەم حاڵەتە دەیەوێت پارێزگا بە پارێزگا. باشە پرسیار ئەمەیە ئایا تەعاملکردنی عێراق لەگەڵ پارێزگاکانی لە بەغداوە بەرەو خوار ئەمەندە جوانە، ئەمەندە باشە تابێ ئێستا لەگەڵ ئێمە بکە، یاخود ئەمە پیلانێکی ناوخۆی دەڵێم ناوخۆی کوردستان و عێراق و دەر و پشتیشە بۆ نەهێشتنی هەرێمی کوردستان؟ والله ئەوانەی وەکو جەنابوتی ئەوانەی کە یانەوێت تەعامل بکەن محافەزە بە محافەزە سەردانێکی بەسڕا بکەن، سەردانێکی ناسرێ و دیوانی ئەوانە بکەن و هەزاران مەکتەب هەیە کە هەر لە قوڕان تێگەی ئیمڕۆ لە محافەزەی بەسراوە ئەگریان ئەڵەن ئاوی ئاو نێ خواردنەوەمان نییە، ئەو ئاوەی کە هەیە بێ بە حەیوانجی نایخواتەوە. ئێ باشە هینێکی تەحلیە هەیە بە 3-4 ملیارە بۆیان ناکەن بۆ ڕێک ڕاکێشن بە 27 ملیار بۆ عەقەبە. تێگەڵم چۆن مەسلحەتی ئەوان لە پارەکەی ئەوایە، بەڵام چاوی خەڵکی بەسرا دەرەیە کە چۆن ئەڵێ هینە سەبەتەی ژیانی ئەم عێراقەیە لە سەتا نەوەتی داهاتی عێراق لێویەت. ئێستاش ڕێژەی هەژاری کاک دوتۆ لە موسەنە لە هەندێک شوێنی بەفەی ئەو راپۆرتانەی کە کوردستان 24 کردویانن لە سەتا هەفتایە ڕێژەی هەژاری ئەمە بە دیاریکراوی لە سلێمانی ڕێژەی هەژاری کەمترینە لە عێراق. لە عێراقە ڕاستە، بەڵام کاکە ئەمە مشکلەکە لەوایە کە وەکو وتم هەرێم یانوێ هەرێم لاواز بێت. ئەگەر ئەمە بکرێت با فەرەزەن ئەوە وتیان محافەزە باش سلێمانی جا بۆیان هەڵەبجایان دهۆگیان هەشتێک ئتر حکوومەتی هەرێم وەزیری مالیەمان بۆ چێ؟ هیچ کەس محافەزەی خۆی وەرەگرێت و تەواو نا حکوومەت ژەمێنێ و نا احتیاجیشمان بە پەرلەمانە و نا احتیاجیشمان بە هیچ شتێکە و با هیچ کەس بۆ خۆی وەکو محافەزاتی عێراقی دێتەوە. بەڵام ئایا دەستوری عێراق ڕێگایە چکە ئەمە مادەی دەستوریە. بەڵام هەرێمی کوردستان مادەی هەرێمی ئیقلیم و هەموو دام و دەستگاکانی ئیقلیمین فدرالین معترەفە بە دەستور. چۆن ئەتوانی ئەو بچێ بەسەر ئەوە؟ چەند جاریکە محاوەرایان کرد، چوونە محکەمەی ئیتیحادیش ڕەفزی کردەوە. بەڵام کاک دکتۆر مەسەلەی دەستور ڕاستەکەی، بەڵام
هەر بۆ خۆیان پەرلەمان لە مادەی 62 دەستور لە مەسەلەی بودجەدا ئەوان دیسان پێشێلیان کردو بەڵێ مادەی دووهەمی بەرگەی دووهەمی 62 کە ئەڵێ ئەوان بۆیان هەیە فقط مناقلە یان بیکەمی کاتەوە یان کەمی کاتەوە بەڵام ئەگەر بیان شتێکی لێ بگۆڕن ئەبێ لەگەڵ مجلیسی وزەرا گفتوگوی لەسەر بکەن ئەوان نەکردو نەوەکو هەر گۆڕیوانە شروطیان خستۆتە سەر شروط خراوەتە سەر خۆی ئەخر ئەمەش پێشێلی دەستورە بەڵام پرسیارەکە ئەمەیە بەڕاستی کاگلوتۆ من ئەم هەمان پرسیارم لە میوانی پێشوو کرد کە ئەم پێشێلە ئەکرێ بەرامبەر مادێکی دەستوری بۆچی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق ئەو هەموو پەرلەمانتارە ینی پەرلەمانتارە کوردەکان بە گشتی بابڕین بۆچی لەسەر ئەم مادەیە نەهاتنە دەنگ بۆ کەس قسەی نەکرد هیچ ئەوە نییە هەموو گفتوگۆکەن نای قیڕەقیر ناکرێت ئەمە بە گفتوگۆ کرێت تێگەی لە ژێرەوە ئەم هەموو کۆبوونەوەنەوە کرێت ئیسا دکتۆر فؤاد حوسێن لەوەیە هادی عامری لەوەیە خالیشوانی لەوەیە کە تەمسیلی یەکێتیەکە کۆمەڵ لەوێ هەموو لەوێن ممثلی ماریکی لەوەیە هەموو لەوێن گفتوگۆکەن بەشێکم چارەسەرێکی بدۆزنەوە جا ئەم چارەسەرە زۆر گرنگە کە شتێ بێ کە هەرێمی کوردستان قوارەی هەرێمی کوردستان زەرری لێ نەکەوێت مثلا مەسەلەی سەیدەکە سەیدە ئەوە مافێکی خەڵکی کوردستانە مۆزەفەکان حەقی خۆیانە کاکە ڕێگای ئەگەر ئەمەش نەکرێت با بڵێن ئەمە ئمڕۆ دەنگیان پێیا یان ئەگەر هەموو بوجەکان لەگەڵ ئەو تعلیماتانەی کە هاتۆ لە لەژنەی مالیەوە ئەگەر دەنگی پێنێن ئەوە گەڕێنەوە بۆ سەر دەقا ئەسلەکەوتەوە دەنگی پێوە ڕات عێراق هیچ پارێکی تەرخان نەکردو تۆ لە چی ئەیدەیتەوە باش ینی پرسیار ئەمەیە باشە شتێکی کە بۆ ناکرێت ئەگەر ئەمە نەکراوە پارە تەرخان نەکراوە حکوومەت ئەبێ شتێ بکات وایوەنی ناتوانێت ئستا پێدەوە ئستا منم پێشنیارش جارێککە یەکەمەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانە معاشی ئەو قەرزارانە هەمووی حسابێکی بانقییان بۆ کاتەوە جەنابێ با بڵێن 50 میلیۆنی لای حکوومەتە پاشەکەوت ئەو پاشەکەوتە ئەڵم کاک فەرهاد ئەمە 50 میلیۆنەکەتە بۆم داناوی ئەمەش دەفتەری چەکەکەتە بەس ئەتوانی لەم زروفەی ئێستا سەیی قەرزی حکوومەت بیتەوە کارەبایە ئاوە زەریبەیە لەسەر تاهچێکی عایدی حکوومەیە ئەتوانی بێتەوە چی کرد لەمە هەم حکوومەت قەرزی خۆی وەرگرتەوە هەم ئەوش قەرزی لەسەر لاچوو ئەوە لە لایەکیشەوە ئەتوانێت ماگانە مەسەن بڵێ من سەی سێش ئەتوانی ڕاکێشی لەو حسابە سەی دوو سەی سێ وردە تاکون لاچک ئەمە حەلێکە باشە پێشنیازێکی باشە بەڵام کاک دکتۆر با هەر بینەوە سەر مەسەلەی بودجە و ئێستا پێداگریەکەن کە وردە ئەم شەو بێ سبێنێ دووس بێ ئەم بودجێ تێپەڕێندرێ ئەگەر ڕێکەوتنی سیاسی نەکرێ بە دیاریکراویش لە مادەی 4دا ئەگەر ویستیان چونکە ئەم قسەیە هەیە دەڵێن بە زۆرینە تێی دەپەڕێنین با ئەگەرەکان وەربگرین ئەگەر تێیان پەڕان کورد چی بەدەستەوەی دەتوانێت چی بکە سەح ببێتەوە لە پرۆسی سیاسی لە عێراق چۆن سەحب نابێتەوە ئەگەر وەلو نیان کردووە تاکون ئێستا هیچ پەرلەمانتارێک بەس شکارتمان لە خۆمان کردووە ئەوە ئازایم بۆ ئەتوانین لە محکەمەی ئیتیحادی بڵێن ئەمە نادەستور ئەگەر محکەمەی ئیتیحادیش شکارت کە بە هەر ڕەفزی کاتەوە یعنی ئەمە بۆ دەرکەوێت بۆ جیهان کە ئەواهی مافەکانی ئێمە ئەخورێت لێ ئەرێت شکات بێتەوە محکەمەی ئیتیحادی ئەوانی کە نییە ئێستاڵن ئەگەر سەیدەکە لابری ئێمە بێنە محکەمەی ئیتیحادی با بیبن کاکە ئێمەش ئەبێ فێر بین باشە بۆ ئێمەش کارتێکمان لەم حکوومەتە نەکرد بڵێن مادەی 140 تەنفیز نەکردەوە هیچ پارەیەکیش تەرخان نەکراوە تا ئێستا بۆ مادەی 140 دەم بوو جەزە بەلاحەکە دەوری 200 تریلیۆنە باشە بەڵام بۆ شتیکە تەرخان کراوە بۆ نوع و ئەشکال وەکو جێ وەزارەتی بەرگری وەزارەتی ناوخۆ ئەمانە هەمووی کە ئیسیسماری تایە ئیسیسماری ینی کە ئیسیسماری وەزارەتی دیفاع وەزارەتی مالیە وەزارەتی مالیە ئیسیسماری هەیە کوڕە لە هەمووی سەیر و سەمارتر قەزا هین محکەمەی سەرۆکایەتی قەزای ئیتیحادی 5 میلیاری بۆ دارا بۆ ئیسیسمار بەباشە ئێوە ئەندامانی پەرلەمان وەزیرەکانمان وەکیل وەزیرەکانمان لە چۆ بوون ئێوە لە چۆن ئێوە ئەمە چۆن قبول ئەکەن بۆ ئێوەش ئەمانە ناوڕژێنن بۆ ناوڕژێنن مەفروزە ئەمە هەمووی چونکە ئەمە هەمووی لە میلەت ئەدزرێت کە ئەمانە تۆ بگەڕێنیتەوە موچەی تۆ بەرزە بێتەوە چونکە داهات کە بەرز بۆ عەجز نامێنێت کە عەجز نەما
داهاتەکە زۆرە بێت کاکە تۆ ئەزانی بە هەرسێ سەرۆکایەتێکە لە میزانەی 21 سەی 400 زیاتری کردووە اینجا وەرە تۆ بۆ 3 ساڵ سا بە $70 نۆتەکە نەکراوە $1 $1 $1 بێتە خوارێ بێتە خوارەوە چی ڕۆدا لە مانیە کازانی چەند لێ تریلیۆنی کونیوەک لە بجەیەتە خوارە ڕاست ئێدە باشە ئەم عەجزانە چێ پڕێکاتەوە مەسەلەن تۆ قەرزت هەیە بۆ میسال قەرزی بەنقی دەولیت هەیە 7 میلیۆن نووسراوە لە هێنەکە چەندی بۆ کوردستان دەرخان کراوە 2 میلیۆن لە هەفتاکە باشە بەڵام کە ئەیتەوە پارەکە ئەیتەوە سەی 12.67 لێ ئەبڕێ ئەخر بۆ قبولی ئەکەن من چارشێ ینی کاک دکتۆر ئێستا ئەمانی جەنابەت خستە ڕوو ئەمانەشتی زۆر مەترسی دارن بەڕاستی کاکە تازە ڕۆژە سا لە میزانەکە ئاخر بەچێ بڵێ تۆ کاکە نەپرسەکەن نەجۆ ئەگرن لە خەڵک خۆیان بە هەموو شتێک ئەزانن کاکە دوو کەس خەڵک بانکان بڵێن کاکە وەرن لە ژنەیەکی خۆبەخشێ خەڵکی دڵسۆزی هەیە میلەتە لە ئەکادمی لە حسابات ئەوانە دابنێن وەرن کاکە فەرموو جەنابێت تۆ لەم ڕۆ سەیریکە تۆ لەو ڕۆ لەم ڕۆ دانیشن گفتوگۆیەکی لەسەرکەن بزانە عیبەکەین چیە قسوورەکەین لە چیە هەمووی بخەرە سەر ڕوو وەکو جەدوەلێک وەکو چۆن بەحسم کردووە ئەوای بەحسی کرد بیڕژێنن لەوێ زۆر باشە کاک دکتۆر بەڕاستی پرسیار زۆر بوو بەڵام ئێمە داوای لێبوردنەکەم کاتەکەمان هەر ئەوەندەیە زۆر بەڕێ دکتۆر سامانشاڵی شرۆڤەکاری سیاسی و ئابووری گەلێک